زانیاری نوێ لەسەر کوژرانی گەنجەکەی سلێمانی بەدەستی دژە تیرۆری یەکێتی ئاشکرا دەبێت. هەوڵی بەلا ڕێدابردنی دۆسیەکە و گۆڕینی مادە یاساییەکەی بکوژ دەدرێت. بکوژەکە دژە تیرۆرە و براکەشی بەرپرسی بەشێکی هەستیاری دژە تیرۆری یەکێتیە. دوای چەند ڕۆژێک لە کوژرانی گەنجێکی بەڕەگەز عەرەب و بریندارکردنی گەنجێکی دیکە لە شاری سلێمانی بەدەستی چەکدارێکی دژە تیرۆری یەکێتی، هێشتا دۆسیەکە جێگەی باسوخواسی خەڵکە. بنەماڵە و کەسوکاری گەنجە عەرەبەکە لە دوای بردنەوەی تەرمی کوڕەکەیانن بۆ بەغدا پێداگرن لەسەرەوەی دەبێت بکوژەکە سزای یاسایی خۆی وەرگرێت. بە پێی زانیاریەکان بکوژەکە چەکداری هێزی دژە تیرۆری یەکێتیە و برای بەرپرسێکی باڵای دژە تیرۆرە. ئەو چەکەشی کە گەنجە عەرەبەکەی پێکوژراوە چەکی دژە تیرۆر بووە. بە پێی قسەی سەرچاوەی کاگادار، برای بکوژەکە بەرپرسی بەشێکی هەستیاری ناو دەستگای دژە تیرۆرە و لە هەوڵدایە ئەو مادە یاساییەی کە براکەی پێدەستگیر کراوە دەستکاری بکرێت تا سزاکەی سەری سووکتر بێت. سەرچاوە ئاگادارەکە دەڵێت تۆمەتبار بە مادەی کوشتنی بە ئەنقەست گیراوە، بەڵام ئێستا هەوڵێک هەیە تا مادەکەی بگۆڕن و باس لەوە بکەن کە چەکدارەکەی دژە تیرۆری یەکێتی بەرگری لە خۆی کردووە و تەقەی هەڕەمەکی کردووە، نەک بە مەبەستی کوشتن تەقەی لە گەنجەکە کردبێت. کوژرانی گەنجە عەرەبەکە لەسەر شەقامی شەستی سلێمانی کاردانەوەی زۆری دروست کردووە. بە پێی زانیاریەکان دوو کەسی تر لەگەڵ تەقەکەرەکە بوون و هێشتا دەستگیر نەکراون. لە ماوەی 2 ساڵدا ئەمە چەندەمین جارە لە سلێمانی گەنجان و هاوڵاتیان بەدەستی چەکداری هێزە ئەمنیەکانی یەکێتی دەکوژرێن کە دوایینیان کوژرانی ئاریچاییچی بوو، زۆرترین کاردانەوە و ناڕەزایی لێکەوتەوە.